نابۆ شەڕ و داگیرکاری بەڵێ بۆ ئاشتی و پێکەوە ژیان. پەیامی هونەرمەندان و ڕۆشنبیران و دڵسۆزانی کورد لە بەرامبەر هێرشی داگیرکەرانەی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان. خەڵکی دڵسۆز و بە ئامەکی کورد هەموو ئاگادارن چەند ڕۆژێکە جارێکی تر دەوڵەتی تورک هێرشی درڕندانە و بە مەبەستی داگیرکردنی باشووری کوردستان و نانەوەی ئاژاوە و مەترسی خستنە سەر قەوارەی ئەم هەرێمەی کە بە خوێنی هەزاران لە ڕۆڵە دڵسۆزەکانی ئەم نەتەوەی ڕزگار بۆ دەست پێ کردووە. لەم هێرش و داگیرکاریەدا جگەل لە وێرانی و زیانی گەورە لە نەتەوەکەمان هیچ هێز و لایەنێک سوودمەند نابێت. بۆیە لێرەوە بانگ لە هەموو دڵسۆزان و خەمخۆرانی ئەم نەتەوەیەکەین، بانگ لە هەموو حیزب و ڕێکخرا و هێز و سیاسیەکانی کوردەکەین کە بەگشت ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورکدا بچنەوە و ڕێگە نەدەن باشووری کوردستان ببێتە گۆڕەپانی شەڕێکی هەرێمی و خەڵکەکەشی ڕوبەڕووی چارەنووسێکی نادیار نەکەنەوە. پاساوی دەوڵەتی داگیرکەری تورک بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانە. لە کاتێکدا ئامانجی دەوڵەتی داگیرکەری تورک زۆر لەوە زیاترە. وەک خۆیان ئەڵێن ئەگەر لە مەریخیش قەوارەیەک بە ناوی کوردەوە هەبێت ئەوان تێکێدەن. لە ئێستادا ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی هەموو هێز و لایەنەکانیش ئەوەیە کە لە پلان و بەرنامەی داگیرکەری تورک بە ئاگا بن و وانەیەک لە مێژوو فێر بن کە هەرگیز دوژمن و داگیرکەر نابن بە دۆست. تەنیا ڕێگەی شەرەفمەندانە ئەوەیە بەرژەوەندی گشتی نەتەوە لەبەر چاو بگرن و بە یەک دەست و بە یەک هەڵوێست بەگشت داگیرکەران دابچنەوە. لە کۆتاییدا ئەڵێن بە یەکڕیزی نەتەوەیی با ڕۆحی شەیدەکانمان ئاسوودە بکەین و شکۆی خاک و نەتەوەکەمان پارێزین. دەستەیەک لە هونەرمەندان و ڕۆشنبیران 22/4/2020 ئەژی وەکی هونەرمەندێکی ئەندامی ئینسیاتیفا هونەرمەندی نەتەوی دیاسپۆرا لە ئەوروپا تقریبا 2 هەفتە زاتم سەفەری کوردستان مەخواست ئەم ڤیدیۆ قلیبێکی ji bo نیشتمانپەروەری û yekîtiya gelê Kurd em çê bikin me vîdeo klîbê xwe çêkir di heman demê da êrişan dest pê kir. Teqrîben 2 roj 3 roj berê endamê Komîteya Rêvebir a PKK Rêzdar Murad Qarayîlan dema ku ragihan daxuyaniya giştî de ji gelê Kurd û Kurdistanê ra ragihand destpêkê da di rêza yekemîn da balê kişand ser erk û wacîbên hunermend û rewşenbîra ji ber ku qonaxa em têda dijîn qonaxekî mayîn û nemanê ye. Dema bang dike bang li dewleta nake nabên were bi me re hevkarî bikin. Ji hunermend û biborîn rewşenbîra ra dibêjin werin ev xûna ku herike li ser axa Kurdistanê wîjdana civakê temsîl bikin. Dibe em berteqê xwe nîşan bidin. Em wekî hunermend û rewşenbîrê gelê Kurd îro li bajarê Süleymanî wekî heval jî daxuyaniya xwe anî ziman em metirsînê xwe aciziyê xwe û xemxariya xwe tînin ziman. Li bajarê Kurdistanê Süleymanê bajarê rewşenbîriyê ji her bajarî bêtir dibe ev bajar bikeve nava serhildan û raperîna. Ev mesele tenê li hêviya çekdar û şorişgerên Kurd bibîne mesele çareser nabe. Mesele ne PKK ye. Êrişên kul li dijberê gelê Kurd û Kurdistanê têl darxistin ji bo tevahiya Kurdistanê ye. Eva jî ji nêzik ve gelê me dişopîne û dizane ger ku PKK siber roj bêhêz û quwet be gelê başûr jî baş dizane wê vira were dagirkirin. Mesele êrişên ku têl hemberê me beramberê me têl darxistin mesele ne PKK ne beşekî Kurdistanê ye. Di destûra bingehîn da zagonên dewleta Tirk da nivîsa wan heye. Dibe ger li Afrika an jî li asîmanê hefta tiştekî bi navê Kurda hebe dibe em tune bikin. Em gelê xwe bi rêzekî mezin bi hurmetekî mezin banga şiyariyê ji gelê xwe dikin. Daxwaz û hêviyê me ji gelê me ew e. Werin bira keç û xortê me nemirin. Werin em nehêlin bira pêşmerge îdî xûn birijînin. Bira gerîla, YPG, YPJ, YJ Star hemû hêz û quwetên me ku ji bo Kurdistanê canê xwe fîda dikin bes e bira îdî ew jî ji ser çiya û baniyên Kurdistanê berjêr bin
کردستان کی سربخوا و آزاد چه ببه ev mesele ki neteviye دوباره دبیجم دم و زیده نگرم گلکی سپاس جبو چاپمنیا کرد تلویزیون کردن کویرو کو ملور بتنی نیشتن هستن هنرمند دل هنرمند داخوازی و هیوی هنرمند هست و هیوی داخوازین گله ام هفکارن ام شریکن هنرمندین کو ایرو دوی روژه دا دوی قناخه دا جدوزا گل خواه دور بکوه گل جوی هنرمند نا حسبینه نا پجرینه قبول نکه و او هنرمند جی دوی خواه هنرمند نبینه روژ آمیه دم آمیه روژ ندرکه ببین مناسبتی از دبیجم برای پیواجو ببین پیواجو یکیتیا گل کرد و کردستان حتی یکیتی چه نبه ام مسئله چاره سر نبه بانگا داوی به تایبت جو پارتی دموکرات کردستان هیوی و داخواست کم وکی اوزان کاوا همی کسین لبادینا دو کردستان دا لحمی منطقه از دگرم دبینم دو هفته جو هنرمند خو حست کن هیوی داخواست دبیم شهر نخوازن پیشمرگجی شهر نخوازن کسک شهر نخوازه اوا خفکه دفکه قومپلویا کی ناونتویه لنگکویه بردوامه دبیم دستوری ندن مساعده ندن ام هیویج حکومت هرما کردستان ادکن به تقص و به لزگینی در کمین پیشاوی کارستا دیروکی کل برانبر متیل دارخستن از گلک سپاس کم ریزدار و ریزانان را بخیر و خوشی آتنه برای او روش بوه روژا یکیتیا نتوا گل کرد و کردستان برای لگری لایمه کل برخواددن بر لهنگی بختوار بن سرفراز بن ام لرخی وانم سلام و ریس